بەڵێ چییە پاش ئەوەی کە چەند حاڵەتێکی نەئاسایی تەندروستی لە لای ئەو کەسانە دروست بوو کە ڤاکسینی ئاسرا سێنکیان بەکارهێنا بوو بە تایبەتی تر هەندێکیان یان زۆرینیان کە تووشی مەینی خوێن بووبوون لە زۆر لە وڵاتانی ئەوروپا بەکارهێنانی ئەو ڤاکسینە ڕاگیرێتەوەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی پاش لێکۆڵینەوەی کەسانی شارەزای ئەو بوارە گەشتونەتە و قەناعەتەیان ڕێکخراوی تەندروستی جیهانی پێشنیاریەوە کات کە ئەو ڤاکسینە سەلامەتە و داوا دەکات کە بەردەوام بەکار بهێنرێت و یان درێژە بە بەکارهێنانی بدرێت لە هەمان کاتیشدا ئاژانسی دەرمانی ئەوروپا بە هەمان شێوە ئەمڕۆ ڕایگەیاند کە ڤاکسینەکە هیچ کێشەیەکی نییە و هەروەها داوا دەکات کە دەست بکرێتەوە بە بەکارهێنانی و هەر ئەم ئێوارەش زۆر لە وڵاتانی ئەوروپا جگە لە سوید بڕیاریاندا کە لە سبەینەوە جارێکی تر بەوە کوتان بۆ ڤاکسینە دەست پێ بکەنەوە تانها تێبینەیە کە لەسەر ڤاکسینەکە دروست بووە لەلایەن ئاژانسی دەرمانی ئەوروپاوە ئەوەیە کە داوا دەکەن یان پێیان وایە کە باشترە بۆ ئەو خاتونانەی یا ئەو خانمانەی کە لە تەمەنی ناومێدیدان لە سنی یەئسدان ڤاکسینەکەیان بۆ بەکارنێنرێ بەڵام بۆ کەسانی تر تەبیعی و دەتوانرێ بەکاربێنێ بە کۆی زانیاریەکانە